يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. خەڵکینە قەومەکەی خۆم دڵسۆزینە ئەم ڕێبازە ئەم ژیانە ژیانی دنیا شتێکی کەمە و بڕاوەیە و شتێکی لەزەتێکی موقەتە کاتیە، بەڵام بەڕاستی ڕۆژی ئاخرەت و قیامەت ئەویان دارالقەرارە، ئەویان بەردەوامە، ئەویان ئینسان هەوڵی بۆ بدە ژیانی دنیا هەرچەندێک زۆریش بێ هەر ئەوەندە ناهێنێت کە ئینسانی مسلمان خوێنی خەڵکی تری بۆ بکاتە کاسەوە و ئەو مزاحەمەیە لەسەر منفعت ڕووبدا وەکو کە جارێک کە ڕوونمان کردەوە. من عمل سيئة فلا يجزى إلا مثلها. هەر کەسێکی شێکی خراپە بکە حتمەن ئەوە دێتەوە ڕێی عقوبەکەی هەرە چێژێ، چونکە هەروەکو چەند جار شەرحمان کردو و تومانە وشەی دین بریتە لە ناسینی خوا، پەرستنی خوا، پابەندبوون بە شەریعەتەکەیەوە، ئەنجا مالکی یەوم الدین پاداشتی ڕۆژی دوایی یان سزای ڕۆژی دوایی دێتە سەر ئەو پابەندبوونە بەقەدەر پابەندبوونەکە کە هەتە لە دنیاە یا پاداشت وەرەگری یان سزا. ومن عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن. هر کەسێکی مسلمان و ئیمانداری ژن بێ یان پیاو کە کردەوەی چاکەی کردبێ ئیشی صالحی کردبێ فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب. لسرتاو حسابيان لقال كري مالك يوم الدين حسابيان لقال كري باشان يتردوا اوك اخرين بهشتوا ببيع حساب خواي پروردگار فرمي رزقيان ادم. هروها أنبياء وصالحا بقومك خويلي يا قوم ويا قومي ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار. باشا من بو بانكتانا كم بو الرقاي الرزقاري إيوش بانك مكان بو بناو آقر چونکە ئەم بانگیانەکە بۆ لای پابەندبوون بە ئیسلامەوە بۆ تەوحید بۆ یەک خواناسین و خواپەرستن بۆ پابەندبوون بە شەریعەتی خوا بۆی لە ئاخیرەتیشە وەک مسلمان حەشر کرێن و بگەنە بەهەشت. بەڵام ئەوان بانگیانەکەن بۆچی؟ بانگیەکەن بۆ فرعون پەرستی و بۆ لاروێری ژیان و بۆ ئەوەی کە نەتیجەکەی ئەڕواتە ناو ئاگری جەهەنەم. تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار. فرقان چەند زۆرە. من بانگتانەکەم بۆ لای خوای پەروەردگار، خوایەک کە هەموو ئیشێک و هەموو کارێکی لە جێگای خۆیە ئەکا و لێبوردووە، ساحەبی مەغفیرەتە بەرامبەر بەو کەسانەش کە یاخی بوون و گوناحیان کردو و ئێستا ڕوویان کردوتەوە خوای پەروەردگار و پەشیمانە بنەوە. من بانگتانەکەم بۆ لای ئەو خوای پەروەردگارە کەچی ئێوە بانگم ئەکەن بۆ لای ئەوەی کە کافر ببن بەخوای پەروەردگار یان شەریکی بۆ بڕیار بدەم لە کاتێکا کە من علمێکیشم دەربارەی ئەو شتە نییە. إنما لا جرم أن ما تدعونني إليه ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة. بەڕاستی ئەوەی کە ئێوە منی بۆ بانگەکەن بۆ لای بانگەوازێکی ڕاستەقینەی لە دنیا و قیامەتان نییە، شەفاعەتێک ناکە، منفعەتێکی بۆ کەسێک نییە، یعنی ئالیهە نییە. ئالیهەش کە بۆ بەکارهێنانی ئینسان بۆچی شتێکەکە بە ئالیهە یعنی بەخوا بۆ چۆر مەبەست، یان منفعەتی توش ببێ، یان زەرەری لێ دوورکاتەوە، یان نەسر و تەمکینی بداتێ، یان پشت ئەستوری و عزەتی پێ ببەخشێ. ئەفەرمێ ئەینفەعونەکم ئەم یەضڕون واتخذوا من دون الله آلهة لعلهم ينصرون واتخذوا من دون الله آلهة ليكونوا لهم عزة. بم چار مەبەستە کەوابوو ئینسان ئیتر بۆچی ئەچێ ئالیهەیەکی ترەگرێ لە غەیری خوای پەروەردگار کە خوای گەورە خالقی هەموویەتی و قیامەتیش هەر بەدەست ئەوە و ئەویش مالکی یەوم الدینە. وأن مردنا إلى الله. ئێمە هەمومان عاقبەتمان هەرە گەڕێنەوە بە لای خوای پەروەردگار. هەرچی کەسێکیش چەند بژی هەرەمرێ وەکو حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ شێخ حەسەنی بەسری فەرمێ یەقینێکم نەبینیوە شەکی تیابێ وەکو مردن، شەکێکیشم نەبینیوە گومانێک یەقینی تیابێ وەکو مردن. چونکە مردن گومانیشە و یەقینیشە. گومانە لەوەی کە نازانی کەی ئەمری، یەقینیشە لەوەی کە خوای گەورە فەرمێ كل نفس ذائقة الموت. کابرایەکی مارکسیش ناتوانێت بڵێ ئەم ئایەتە وانییە
كل نفس ذائقة الموت چونکە هەموو ساحب نفسك ئەبێ هەر بمرێ مادام نفسي هي زندەوەرە هەر بێ بمرێ ئەوەش حقيقتێکی مطلقی قورآنیە وإن مردنا إلى الله وأن المسرفين هم أصحاب النار جاريش كديتو زي مسرف كان مسرف كذاب مسرف مرتاب مسرف أماني كباسيانك هم أصحاب النار يعني أيان ترسيني نافر من مباشر بيان بلا بلا ايوه مسرفن ايوه خراپكارن ايوه دزو جردن بلام چیان بيلي الله والله إخوة أو كساني كمسرفن رو رشيانا كونان خاطئ بهشتوي خواهي پروردگار لو كسانا نابوري كعذابي خلچيان واداوا خواهي قورا لو كسانا أو كسانا هداية نادا كمتكبرو جبار هروها بوشيواني تركباسي كردون